بینەرانی عزیز و خۆشەویست ئەم کاتتان باش ڕازاوەمینم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و لەگەڵتانم. ئەمڕۆ بەرنامەکەمان تایبەتە بەیاتی دامەزراندنی 17 ساڵەی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی. لەگەڵمان بن بزانین کارمەندانی رادیۆ تەلەڤیزیۆن چۆن کارەکانیان بەڕێکەن ڕۆژانە لەگەڵمان بن. یادی کەناڵی سلێمانی توانم بڵێم هەم ناخۆشیەکانی زۆرترە لە خۆشیەکانی، چونکە ئێمە وەکو پەیامنێر هەمیشە لە دەرەوە سەرقاڵ بووین، سەرقاڵی کاری با بڵێن ڕۆژنامەوانی بووین، لە زۆر شوێنە برینار کراوین، لە زۆر شوێنە ینی یادەکە با بڵێن با نەکەینە ناخۆشی، بەڵام یادینی خۆشیشی تیا بوو. بۆ نمونە ناسینی کۆمەڵێک هاوڕێی جوان هەم لە بەشی مۆنتاژ، هەم لە بەشی وێنەگران، هەم لە بەشی پەیامنێران، بەڵام بەعام ئەم یادە پیرۆزەکەم لە خۆم و لە بەڕێوەبەری کەناڵ و لە تەواوی کارمەندانی کەناڵ هیوادارم هەمیشە و هەموو کات لەش ساغ و سەرفراز بن، بتوانن بەردەوام با بڵێن لە کایەی هەم ئەدەبی، هەم هونەری، هەم سیاسی، هەم کاری ڕۆژنامەوانیا سەرکەوتوو بن ئینشاءڵڵا و تەمەنا ئەکەم لەش ساغ و سەرکەوتوو بن. کاک دانا، لە ماوەی کارکردنی لێرەدا چی یادگاریەک هەیە کە لە بیرە نەچووبێتەوە ئەگەر بۆمان باسکەی؟ وڵی پێم وتی پێشووتریش لە دەستپێکی قسەکانە ڕازاوخ یادگاری ناخۆش نا یادگاری خۆشیش هەیە. بۆ نمونە خۆشترین ساتی ئێمە ئەو کاتە بوو لە کەناڵ کە 25 با بڵێن ڕیفراندۆم بوو 2007 چکە بێوچان کارمانەکرد. خۆشترین ساتەکانی منەوە بوو کە ئێمە دەنگماندا بۆ مافی خۆمان، دەنگماندا بۆ دەوڵەتی خۆمان، دەنگماندا بۆ نیشتیمانی خۆمان، دەنگماندا بۆ ئەوەی بتوانین وەکو مرۆڤێک بژین. ئەمە یەکێکە لە ساتە لە بیر نەکراوەکانی من لە با بڵێن قۆناغی ئەو قۆناغانەی کە تەمەنم تیا تێپەڕم کردووە. ینی بەڕاستی یادگاری تریشی خۆشتیایە. بۆ نمونە لێرە لەگەڵ هاوڕێیانە تەنانەت کاگەفین کە ئێستا خۆی وێنەگرە کاک شێخ جەمال کە بەرپرس بووە ڕۆژێک لە ڕۆژان لەم کەناڵەیە، یادگاری خۆشمان هەبووە بەردەوام وانە. کاک جەمال گەل بێت تێرە و دوو قسەمان بۆ بکەیت لەم یادەدا بزانین کاک جەمالیش وێنەگرێکی سەرکەوتووە لێرە. کاک جەمال چۆنی باشی زۆر لە یادی تەلەڤیزیۆن ناچیت هەیە بۆ یادە؟ پیرۆزبایی لە سەرجەم کارمەندانی ئەم تەلەڤیزیۆناکەم، پیرۆزبایی لە هاوڵاتیانەکەم کە پێویست بووە تا ئێستا کارمان کردو لێرە و کارێکی باشمان کرد بێت بۆ ئەو بینەرانە کە بینەرمان بوون. کاک جەمال ماوەی چەند ساڵە لێرەی تۆ؟ وەڵام من لە سەرەتای دامەزراندنی ئەم تەلەڤیزیۆنەوە لێرەم کۆناردیر نایە زۆر تەمەنێکمان خۆشتان بەڕێزن. لە سەرەتای دامەزراندنی کەناڵەکەەوە لێرەی چی تێ بۆ ئەو کەناڵە؟ وەڵاهی پێشوەچوونی ئەم کەناڵە بە باش دەزانم و ئێستاش پێویستە پڕی پێ بدەین، بتوانین کارێکی باش بکەین بۆ ئەم کەناڵە بۆ ئەوی بینەران لێمان ڕازی بن. هەڵبەتەوەش بە تیم ئەکرێ و بە هاوکاری ئەکرێەوە بە هەماهەنگی و با بڵێن یەکدەنگی و کۆدەنگیمان لەسەر پرسەکان، لەسەر کارەکانی ڕۆژانەمان چۆن ڕایەپەڕێنین، ئەو ئیشانەی کە دێنە بەردەستمان پلانمان چییە بێ بۆیان. حتمما ئەمە ئینشاڵڵا دیراسی وردەکرێت لەلایەن با بڵێن کارمەندانی کەناڵی سلێمانیەوە و لە کۆبوونەوە یا باسەکرێ و پشتیوان بەخواوەی کە لە توانانمان نابێت درێغی ناکەین و ئینشاڵڵا ئەنجامی دەین. لە کۆتاییدا چیتانە؟ لە کۆتاییدا هیوادارم کاری باش بکەین و بینەر لێمان ڕازی بن و پیرۆزبایی لە کارمەندەکان دووبارە دەکەم و بینەرانیش بەڕێست. هەر هەمان هیوای شێخ جەمال، بەڵام
هیوا ئەخوازین یان من تەمەنای ئەوە ئەکەم کە ئەم کەناڵە بتوانین لەوەی کە ئێستا هەیە زیاتری بەرەو پێشەوە ببین. هەڵبەت ئەمەش بە کۆمەڵێکی کاری با بڵێن دەستە جەمعی یەکرێ، ئەمەش بە کۆمەڵێک ئامێر و کەرەسەی تەکنیکی یەکرێ. تەمەنا ئەکەم ئەوە بین کە لە جێی تمۆحی بینەرانمانە بین و هیوای لەش ساخیش بۆ ئێوە ژێکێکن لە کارمەندە ماندووەکان و بەتایبەت کاگەفشین کە سەربازی وونە و لە پشت با بڵێن کامێرەمانە، ئەوە یەکێکە لەوانە و لەش ساخی بۆ هەموو کارمەندان و ئینشاءڵڵا سەرکەوتوو بن. زۆر سپاس. زۆر سپاس، دەستان خۆش بێت. بەڵە بینەران ئێستش ئەچینە ئیدارە و دارایی تەلەڤیزیۆن بزانین کێی لێ ئەمڕۆ. سەلام عەلەیک. چۆنی کاکیوە؟ باشی؟ کاکیوە یەکێکە لە کارمەندانی ئیدارەی تەلەڤیزیۆن، بزانین بۆ یادی تەلەڤیزیۆن چی هەیە. کاکیوە ئەمڕۆ یادی تەلەڤیزیۆنە، لە یادی تەلەڤیزیۆندا چیت هەیە بۆ یادە؟ سەرەتا ئێوە بەخێر بێن، دەستان خۆش بوو، ماندوو نەبن. لە یادی دامەزراندنی کەناڵەکەمانە پیرۆزبایی سەرەتا لە خۆمان، دواتر لە بینەرەکانمان، بینەرانی کەناڵەکەمان و دەستخۆشی بۆ ئێوەش کە هەستاون بە ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە. بەخێر بێنێخوا. کاکیوە چی یادگارێکی لەم تەلەڤیزیۆن؟ تۆ ئیدارەی زوو داوای پارە و لێەکەین، هەستت چۆنە کە داوای پارە و لێەکەین؟ کاکاسۆ ئێستا لێرە نەماوە، جاران لێرە بوو، ناوی نابووم پیاوی پارەکە. سروشتی ئیشی ئیداری وایە، پیاوی پاری خۆشەویست نییە. باشە دایمە ئەو کێشەمانەیە. بەگشتی شتێکی ئەوتۆم نییە کە جێگەی باز بێ، کارمەندەکان هەموو کارمەندی باشن و تێگەن و ئیتر سروشتی ئیدارە و ئەم وڵاتە شوا بووە، بەرز و نزمی هەبووە لە معاش و لە پارە و لە ئەو شتانە، بەڵام بەگشتی باشە. دەستان خۆش. لە کۆتاییدا چیت هەیە بۆ کارمەندەکان و بۆ یادی تەلەڤیزیۆنەکە؟ لە کۆتاییە ئەمەوێ ئەوە بڵێن بە کارمەندەکان چۆن لە ڕابردووە وەک تیمێک، وەک خێزانێک پێکەوە کارمان کردووە بۆ بەرەو پێشبردننی ئەم کەناڵە و ئەوەی پێشکەشمان کردووە بە گوێگرانمان، بیسەرانمان، خوێنەرانمان، ئەگەر کەمیش بوو بێت، ئەگەر وەک پێویستیش نەبوو بێت. تەمان توانایی مرۆیی و ئەوەی ئێمە سنووردارە، بەڵام هیوادارم کارمەندان بەو گڕوتینە، بەو هێزەوە زیاتر پێشکەشکەن و خۆیان ماندووکەن و ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوە و بۆ تەواوی بینەرانەیە و دەستخۆشی لە کاک ئەفشینی وێنەگر و خات و ڕازاوی پێشکەشکارەکەم. دووبارە لە ئێوە و لە تەواوی کارمەندان و بینەرانمان پیرۆزە. زۆر سپاس، دەیشکارمان کردی، دەست خۆش بێ، دەیخوار لەگەڵ، سەلامت بیت. شاعرێکی جوان و قەدرنەگیراو، پیاوێکی نیشتیمان پەروەر و پڕەوین، جەلال مەلەکشا، ئەو شاعیرەی پێی دەڵێن پیری موخان، شاعیرێک ڕەدووی نیشتیمان و توانەوەی لە نیشتیماندا. مەلەکشا لە تەمەنێکی کەمدا دەست بە نووسین دەکات و بە خێرایی پەنجەمۆری داهێنانە ئەدەبیەکانی بەسەر لاپەڕەی مێژووی ئەدەبی هاوچەرخی فارسی و کوردیدا دەنەخشێنێت.
ئێستاژەچینە لای کاک بێستون بەرپرسی سوۆسیال میدیا لە تەلەڤیزیۆن کاک بێستون سڵاو لێبێ یادی تەلەڤیزیۆنە پیرۆز بێت. یادی تەلەڤیزیۆن لە ئێوەی بەڕێز و لە سەرجەم کارمەندانی ناوەندی ڕۆشنبیری و ڕاگەاندنی سلێمانی و کەناڵی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و دیجیتال میدیا پیرۆز بێت. هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن. کاک بێستون چەند ساڵ لە تەلەڤیزیۆنی لەکە یەکۆ دەست کردە بە کاری سوۆسیال میدیا؟ من لە ساڵی 2012ەوە لە بواری میدیا کارەکەم. سەرەتا وەکو پامنێر لە نووسنگەی کەناڵی ئاسمانی زاگرۆس ئەو کات ئێمە لەگەڵ کەناڵی ئاسمانی زاگرۆس وەکو نووسنگە کارمانە کرد لەگەڵ ئەوەشدا پەخشی ناوخۆیی تەلەڤیزیۆنی سلێمانیمان هەبوو ئەو کات من وەکو پامنێر دەستم بەکار کرد. دواتر چوومە بەشی هەواڵ دوایەوە چوومە بەشی دیجیتال میدیا. کارەکانتان لێرە چۆن بەڕێوە ئەچێ بەشی سوۆسیال میدیا خۆتەزانی سوۆسیال میدیا ساڵانی سەرەتایی دەستپێکردن تەلەڤیزیۆن دامەزراندنی تەلەڤیزیۆن نەبووە. چۆن بڕیارتان سوۆسیال میدیاتان هەبێت ئەو بابەتانی بڵاویەکەنەوە چین زیاتر چیتان بەلاوە گرنگە لە سوۆسیال میدیادا زیاتر ڤیوتان بەلاوە گرنگە هەموو شتێ بڵاوەکەنەوە یان چۆنە ئیشەکانتان؟ سەرەتا کە سوۆسیال میدیا بەم شێوەی ئێستا کاریگەر نەبوو کە سەرەتا هاتارێمی کوردستان بەڵام ئێستا سوۆسیال میدیا توانم بڵێم لە کەناڵە تەلەڤیزیۆنیەکان زۆر کاریگەرترە ئەو هاوڵ و باوەتانەی کە ئێمە گوێبیستیان نەبین یا ئاگاداری ئەبین زۆرترین هاوڵاتی لە ڕێگەی سوۆسیال میدیا و لە ڕێگەی ئەپەکانی موبایلەوە گوێبیستی ئەبێت و زانیاری لەسەری وەرەگرێ. بۆیە ئێمە دەستگای ڕۆشنبیر و ڕاگەاندنی پارتی دیموکراتی کوردستان بڕیاریدا کە گرنگی زیاتر بە سوۆسیال میدیا بدا. ئێمە لە پلاتفۆرمەکانی فەیسبوک، ئینستاگرام، تیکتۆک و تەلێگرام، یوتیوب و لە سایتی سلێمانی پرێسیش ئێمە هەواڵ و زانیاری و بابەتەکان بڵاوەکەینەوە چ ئەوانەی کە هی ناوخۆی کەناڵەکەن بەرنامەکان راپۆرتە هەواڵەکان چ ئەوانەشی کە ڕاستەوخۆ بەشی سوۆسیال میدیا خۆی ئامادەیەکە وەکو دیزاین پۆستەر بەرهەمی نوێ. ئێمە ئێستا 4 هەواڵمان هەیە کە گرنگترین 4 هەواڵی سنووری پارێزگای سلێمانیە چونکە ئەمانوێ زیاتر گرنگی بۆ بدەین. هەروەها بەرنامەی راپۆرتی تایبەتی هونەریمان هەیە راپۆرتی تایبەتی سیاسیمان هەیە. ئەوانە بەپێی ئەو سوۆسیال میدیا کە پێویستێتی بەرهەمی تایبەتی سوۆسیال میدیا لە پاڵ ئەوەشدا بەرهەمی دیکەمان هەیە کەناڵی تەلەڤیزیۆنی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی کە لە سایتەکە لە یوتیوب لە پێیجەکان بڵاوەکەینەوە. کاک بێستون باس ئەوەت کرد کە شتێک بەلاتانەوە گرنگە ئێمە پرسیارە دووبارە بکەمەوە هەموو شتێ بڵاوەکەنەوە هەواڵی وەک دەزانی سەر سوۆسیال میدیادا بۆ بە لێشاوێکی شۆڕشی زانیارەکانە لێشاوێکە هەواڵی کوشتن و بڕین و ینی هەنێ هەواڵ هەیە بینەری تووشی ئەوە کردووە. ئێوە چۆن ئیشەکەن؟ ئێمە گرنگی بە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە دەین. ئێمە هەواڵێک بڵاو ناکەینەوە کە کاریگەری لەسەر دەرونی تاک هەبێت. هەواڵی کوشتن زۆر خۆمانی لێ ئەپارێزین لەگەڵ ئەوەی کە بابەتێکی ئیعلامی میدیاییە شایستەی ئەوەیە کە بڵاو بکرێتەوە بەڵام چۆن بڵاو بکرێتەوە بە شێوەیەک ناکە کاریگەری لەسەر دەرونی تاک هەبێت. بۆ نمونە منداڵێک باوکی کوژراوە تۆ مایکەکە بەریتە بەردەمی منداڵێکی داما و کە باوکی کوژراوە کار لەسەر هەست و سۆزی شعوری خەڵک بکەیت. ئێمە بەو شێوەیە بڵاوی ناکەینەوە. ئێمە ڕووداوەکە چۆنە بەو شێوەیە بڵاویەکەینەوە و کار حەقی خۆمانە کار بۆ ڤیو بکەین چونکە بەڕاستی دنیای تەکنۆلۆژیا وای لێ هاتووە گەر ئەمڕۆ تۆ ڤیوت باش نەبێت ئەوە میدیایەکی باش نیت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە گرنگی بە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە دەین و کارێک ناکەین دەرونی تاکتێک بدەین کارێک ناکەین کۆمەڵگەکەمان تێک بچێت و لەگەڵ ئەوەشدا ڕاستگۆیی زۆر لامان گرنگە لە هەواڵێک زۆر دڵنیان نەبینەوە بڵاوی ناکەینەوە. کاکبێستون لە کۆتاییدا چیت هەیە بۆ بەرەوپێشتنی تەلەڤیزیۆن چی هەیە بۆ تەلەڤیزیۆنەکە و بۆ بەشەکەی خۆشت؟ من هیوای سەرکەوتن بۆ ئەم هاوڕێ بەڕێزانە ئەخوازم بۆم کارمەندە بەڕێزانە ئێمە هەمومان وەکو تیمێک لێرە کارەکەین. هیوادارم لە ساڵی ئایندە بتوانین کاری باشتر بکەین. بەرنامان هەیە ئینشاءڵڵا بۆ بەشی دیجیتال میدیا کاری جوانتر بکەین کاری باشتر بکەین و هەنگاوێک هیچ نەبێت بچینە پێشەوە نەی نەدواوە. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس پیرۆزە لە بەڕێزشتت زۆر سپاس.
بەڵە بینێرانی بەڕێز ئێستاش ئەچینە ژووری وێنەگرەکان بزانین کێ لەیە دیارە وێنەگرەکان یەکێکن لە کارمێندە ماندوونە ناسەکانی تەلەڤیزیۆن. سەلام عەلەیک کاگەفشینی لێ چۆن کاگەفشین باشی سەلامەتی زۆر سپاس مەمنونم سەلامەت بێ بژی کاگەفشینۆک دەزانیم ڕادی تەلەڤیزیۆنە چی تێ بۆ یادە وەک هەموو یادێک یەکەم جار پیرۆزبای لە خۆم و لە هەموو هاوڕێیانم کە بە درێژایی ئەم ساڵانە کە ئێمە لێرە بووین هیلاک بوون لەگەڵمانە ماندوو بوون عزیەتیان کێشاوە پیرۆزبایان لێکەن لە شان ساڵ کاگەفشین چەند ساڵە لە تەلەڤیزیۆن من لە کۆتایی 2004 تقریبا ئەڵوا بۆ 21 ساڵەتر تەمەنێکە کاگەفشین چی یادگارێکە هەیە ئەو هەموو ساڵە لەم تەلەڤیزیۆنە یادگاری زۆرە من لە پێنجوێن ماوەیەک لە خزمەت هاوڕێیانمان بوون لە نووسنگی پێنجوێن لە نووسنگی هەڵەبجە و ئێستاش هەر لە سلێمانی بە ماوەیەکی زۆرە لە سلێمانی لە خزمەت هاوڕێیانم یادگاری زۆرە کاگەفشین جەناب وەکو وێنەگر و کاک جەمالیش کە ئێوە کارمەندی ماندوونە ناسیەم کەناڵن بەڕاستی ئێمە بەبێ ئێوە هیچمان پێ ناکرێگەر ئێوە نەبن ئیشەکەی ئێوە چۆنە ئەتوانن تۆزە باسی ئیشەکەی خۆش بکەیت وڵا ئیشەکەی ئێمە وێنەگرتنێتر چ لە ستۆدیۆ بێ یا لە دەرەوە بێت مەیدانی بێ ئیشەکان ئێتر لەگەڵ ئێوە لەگەڵ پێشکەشکارەکان ئەمانە لە خزمەتیانە و چیان پێ باش بێ ئێمە بۆیانەکەین بۆی کە هەدەفی خۆیان بپێکن لە کاتی چوونە دەرەوەتانە لەگەڵ پامنێرانە تووشی چی بوون تووشی چی نەبوون شتی ناخۆشیش هەیە و شتی خۆشیش هەیەتر هەموو شتەکان ڕوو ئەدار تۆ ساڵانێکی زۆر لە شوێنێکبی هەموو شتێک هەیە لە دەرچوونەکانە پشتی خۆش و ئەوەش هەیە شتی ناخۆشیش هەر ڕووەدا تەنانەت لە ئیشەکانە بەڵام تر کۆی گشتی ئیشەکان هەر باشە من ڕازیم زۆر سپاسی هاوڕێیانش مەگەم کە دایمە هاوکارم بوون لەم فترەی 21 ساڵە کە خزمەتم کردووە لەگەڵیان لە کوتاییدا چیت هەیە لە کۆتایە هیوادارم زیاتر ئاور بدرێتەوە لە کارمەندەکانی ئەم تەلەڤیزیۆنە چونکە بەڕاستی ماندوون بە هەوڵ و تێکۆشانی خۆیان توانیویانەتی مەسەلەن لە ماوەی ئەم فترەی 21 ساڵە شتی باش پێشکەش بکەن بە پێ توانا و بە پێوە چیزە و توانایەکە لە بەردەستیانە هیوادارم لەسەرەوەش ئاوەڕێکی زیاتر بدرێت لە ڕووی تەکنیکی و لە ڕووی هوەری و پاڵپشتێکی زیاتر بکرێن و بۆی کە بەرنامەی باشتر و بەرهەمی باشتریان ببێت. خۆش کاک جەمال دووبارە پیرۆز و کاک ئەفشین ئەوش کاک جەمالیشمانە لەگەڵ فەرقسانیە دووبارە پیرۆز و بە هیوای بەردەوامی لەوێش پیرۆز بێ لە هەموو لایەک زۆر سپاس دەستان خۆش. کاک بستون لێرە ئێستا لەگەڵ کاکدانا بزانین خەریکی چین کاک بستنەوە خەریکی چین وڵا کاکدانا
لە بەشی دیجیتال میدیا هاوکارە خۆی بەرپرسی پەیامنێرانە بەڵام لە بەشی دیجیتال میدیا زۆر هاوکارمانە راپۆرتی هوەری ئامادەکات بۆ دیجیتال میدیا. تەلەڤیزیۆنی سلێمانی مەرج نییە کە تۆ لە بەشەوەی هەر ئێشی بەشەکەی خۆ بکەی هاوکاری بەشەکانی تریشی بەڵێ بێگومان هاوکاری لە نێوان کارمەنداندا هەیە ئیشی میدیا شوایە بە تیم ئەڕوا بەڕێوە ستافە ئەگەر هاوکاری یەکتری نەکەین ئیشەکانمان ناڕوە لێرە کاکدانا راپۆرتێک کە خوێنێتەوە لەسەر پێما بە جەلالی مەلەکشا لەوێ خەریکی ئامادەکردنی ئەو راپۆرتی تان نەگرین فەرمون خەریکی ئیشەکەتان بە هەشتان ساڵە. بەڵێ سەرچینە لای کاکسەیوان ڕێکخەری ستۆدیۆ کاکسەیوان سڵاو لێبێت تۆم کاتت باش یادی تەلەڤیزیۆن پیرۆز بێت. زۆر سپاستانەکەم لە ساڵیادی حەڤە ساڵەی دامەزرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانیە پیرۆزبایی گەرم ئاڕاستەی بەڕێوبەر و سەرجەم کارمەندان و هاوکارانم مەگەم لەم تەلەڤیزیۆنە و هیوام وایە ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەبەک ئیشەکارمان بین و کاری جوانتر بکەین و بۆ بینەران و بیسەرانمان. کاکسەیوان تۆ چەند ساڵ لێرەی خەریکی چی لێرە توانی باس ئیشەکەتم بۆ بکەی؟ وەڵی من بە حکمیەوەی تقریبان 16 ساڵە لێرەم لە 2008ەوە لێرەم بۆیە زۆربەی بەشەکانم بینیوە یعنی ستۆدیۆم بینیوە مۆنتێریم بینیوە مسەوەریم بینیوە زۆربەی بەشەکانم بینیوە بەڵام ێستا لەم کاتەیە لە ستۆدیۆ کارەکەم. چی یادگارێکە هەیە لەگەڵ ئیشەکانتە ئەو چەند بەشێکە کردووە لە چ بەشێکا زۆر مرتاح بوو یادگاری خۆش و ناخۆش هەبووە چ شتێک هەیە لە زاکیرە تاما بێتەوە؟ واللهی خۆش و ناخۆش بەسەرمان هاتووە بەڵام لای من لە ستۆدیۆ شەکەم خۆشترین ئەوەیە کە ستۆدیۆ حازرەکەم بۆ بەرنامەکە لەواچە میوانەکە شتێکی بۆ بێتە پێش بڵێ بەرنامەکە ناکرێت لەواچێ بۆ من خۆشێ هەوار بۆ خۆشیەوە ئاڵێم ئەگینە ئێمە ئیشمان ئەوەیە کە شتی جوان پێشکەشی بینەران و بیسەرانمان کرد لەم تەلەڤیزیۆنە ئیتر ئاواتر خۆش و ناخۆش هەیە. زۆر سپاس دەکەم پیرۆزە لە هەمووان زۆر سپاس. ئێستا لە ستۆدیۆدا دیارە ئامادەکاری دەکەن بۆ بەرنامە پەشێوخان بەرنامە هەیە پەشێوخان پێشکەشکاری بەرنامەی ئێوارەی سلێمانیە ئەم کاتت باش پەشێوخان ڕۆژی یادی تەلەڤیزیۆنە پیرۆز بێت لەو یادەتا چیت هەیە؟ لە ئێوەی ئازیزیش پیرۆز بێ لە هەموو هاوکارانم لە هەموو هاوڕێیانم پیرۆز بێ هیوادارم ئەم ساڵ کاری باشتر بکەین کاری جوانتر بکەین بەوەی کە بینەران و بیسەرانمان لە ئێمە ڕازی بن. تۆ چەند ساڵە لێرەی چی و کردو سەرەتا کاتی بۆ ئێرە چۆن دەستی پێکرێت توانی باسێکی تەجروبەی خۆتمان بۆ بکەیت؟ 13 ساڵە لێرەم سەرەتا لە رادیۆ دەستم پێکرد بە حکمەوەی کە ئێرە رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانیە سەرەتا بەرنامەیەکی هونەریمە بوو لە رادیۆ دواتر لە بەشی نووسین و تەحریر هەتا ئەم چەند ساڵی دوایی هەر لە نووسین و تەحریر بووم بەشی هەواڵ ئێستش پێشکەشکارم لە پرۆگرامی ئێواری سلێمانی کە بەرنمەیەکی ڕۆژانەیە لەگەڵ هاوکارم کاک دیاری عومەر هاوبەشی پێشکەشیەکەین لە هەمان کاتە لە رادیۆکەش بەشێکی تایبەتم هەیە با خوێندنەوەی کتێب. باسێکی بەرنامەی ئێواری سلێمانی وان بۆ بکە پێم وابێ خۆشتان ئامادەکاری بۆ بەرنامە ئەکەن زەحمەتیەکەی چۆنە توانی باسی بکەیت؟ پرۆگرامی ئێواری سلێمانی لە 2021ەوە ئێمە دەستمان پێ کردووە پرۆگرامێکی ئێوارانە هەموو ڕۆژێک بە کاتەکەی ئەگۆڕێ لەبەرەوەی بە کاتی زستان و هاوینەک کاتژمێر 6 یاخود حوتە من و پێشتر من و خاتو زریان بووین زریان کەمال دواتر خاتو زریانەکەی دیکەشمان بۆ هات لە ئێستاە تەنها من و کاک دیاری عومەرین پێشکەشکاری ئەم پرۆگرامین و ئامادەکشیەکەین طبعاً بە هاوکاری زۆرێک لە هاوڕێیانیش مەسەلەن ئێستا تۆ میوانمان بۆ دۆزیتەوە کاک دیلمان میوانمان بۆ دۆزیێتەوە کە بەرپرسی بەرنامەکانە کورسیەکانی ئەم پرۆگرامە تۆزێک ئەوەیە کە میوان ئامادە ئەەکەی
هەتا میوانێک ڕازیەکەی میوانێک ئامادە ئەەکەی تۆزە ئەوە کاتی ئەوێ دەگەینە پرۆگرامێکی هوەری و ئەدەبێ و هەموو بابەتە عنی زۆر بابەتی تایە ئیتر ئەوەیە چی یادگاریەکەیە لە بێرە نەچێتەوە؟ وەڵای یادگاری ئێمە بەرەوەی ڕۆژانەیە دەواممان یادگاری خۆش و ناخۆشیش هەیە ئیتر هەر ڕۆژێک تۆ بی بۆ دەوام ینی شتێکە بینی شتێکە بەبێ یادگاری لەلات بەڵام وەکوی کە شتێک ئەها ئێستا لە خەیاڵما بیچم لە خەیاڵانێ بەسر هیوای سەرکەوتن بۆ تۆ و تۆ هاوکارێکی تازای ئێمە هاوکارێکی خۆشەویستی ئێمە هیوای بەردەوامی بۆ خوازم و سپاس دەکەم ئیشەڵڵا ئیشەڵڵا بە هاوکاری ئێوەی ئازیز و سپاس بۆ کاکەفشینی ژوێنەگری. بینەرانی عزیزی خۆشەویستی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان کە تایبەت بوو بە ساڵیادی دامەزراندنی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بە هیوای ئەوەی کاری باشتر و جوانتر پێشکەشی بە ئێوەی بینەرە عزیزەکانمان بکەین هەتا بێگەشتنەوەیکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.